بەرنامەی ترافیک ئەم جارە چیرۆکی سێ ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆ دەگەڕێتەوە. ئەو ڕووداوانە لە ماوەی سێ شەو ڕوودەدەن و زیانی گیانی گەورەی لێ دەکەوێتەوە. ڕووداوانە لە ماوەی سێ شەو ڕوودەدەن و زیانی گیانی گەورەی لێ دەکەوێتەوە. ترافیک بەدەداچوون بۆ ڕووداوانە دەکات و وێنە و ڤیدیۆی نەبینراوی ئەو ڕووداوانە بڵاو دەکاتەوە. سەرەتا بەدیمەنی سەرپێچی و سەرکێشی بەشێک لە شۆفێران لە کاتی شەواندا ئەنجامی دەدەن دەست پێ دەکەین. یا سەتەر بەشێک لەو دیمەنانە ترافیک تۆماری کردووە. سەرپێچی مەترسیدار ئەنجام دەدەن. بۆ یەکەم جارە ترافیک بە شێوەیەکی مەیدانی بەدەداچوون بۆ سێ ڕووداوە دەکات و بەڵگەی نەبینراو بڵاو دەکاتەوە. لەم بەدەداچوونە ساتی ڕوودانی بەشێک لەو ڕووداوانە بڵاو دەکەینەوە. لە ڕووداوی یەکەم 4 منداڵ گیان لەدەستدەن. ئەو ڕووداوە بەهۆی سەرپێچی لە خێرای دیاریکرا و ڕوودەدات. ئیدی ترافیک دەست پێ دەکات. لە ماوەی سێ شەودا 8 کەس گیان لەدەست دەدەن و 5 کەس بریندار دەبن. سەرکێشی و تیژڕەوی و ڕۆیشتن بە پێچەوانەی شەقام یەکێکن لە گەورەترین سەرپێچیەکان کە دەکرێت. بەشێک لەو شۆفێرانە یاری بە مەرجی خۆیان دەکەن و مەترسی لەسەر گیانی دەوروبەریان دروست دەکەن. دووتیان ئێمە دەڕۆین دەردەچین سەرمەتاشن ڕووی سارەکەش دەگۆڕنەوە شەوی مەکتەبە بوو. ئەو بەمژوتم کەس ناستە دەرێ لە ماڵێ ئەوانە دەرفەتیان وەگرت و چوونە دەرێ پیاسە چی بکەن و چوونە لای ماری کاکم تەلەفۆنەوە کاکم چ بۆ خێر چ بووە کسە بەمژوت بخێر کاکە لەسەرە خۆبە لەوەها گوتی چ بۆ برێ گوتم وەڵامی مندار ناتنەوە و سارە چێ بووم سۆنەتان پێ ڕقەمە گوتون گوت گوتوەڵا شێوانە هەمی خۆیان کردێ کە چوونە بەر دەرگای مستەشفای دیتم خەڵکەک وەک تاسان ڕاوەستایە گوتیان جەنابەت گوتم وڵا بابی چارەکەم فکری برازایەکەم نەکرد ئەو کاتەوا بوو بە مناڵەکەم ڕۆژبوون هەموو فکری ئەوەشم نەکرد کچەکەم یعنی چار ناوی چارم وت نەفکری برازایەکەم بوو لەگەرمدا یارەوە تا کچەکەی خۆم بەگوم چار مناڵمان وڵی لە مستەشفا وتیان وڵا لێرە نەمیش
گوتم با بەڕازگویان نەبین ماون یان مردون وتی وەڵڵی ئینە لله وتم الحەمدولله ئینە لله وئینە ئیلەیهی ڕاجعون کە چووم سوزە شکرم جارێ بردو یەکەم جار دوای چوومە سەر تەرمەکان تەمەشام کرد بالفعل دوو کوڕە و کچەکەم و برازە خۆشەویستەکەشم بوو وتم چۆنە کووە وتیان وەڵڵا حادسەشکەش بەرامبەری هەیە وتیان حادسەی سەیارەیە ئەی تەرەفەکەیت کە بەداخەوەویش برایەکی ئازیز و خۆشەویستمان لەوێدا شەهید بوو و برایەکی خۆشەویستیشمان تێدا زامدار و بریندار بوویش کچەکەشم هەم بریندار و زامدار بوو لە مستەشفا بوو ئەو مناڵانەی کە بوونە قوربانی کوڕە گەورەکەم هێمن شاخەوەن زەعفەر تەمەنی 17 بن 18 20 ڕۆژی مابوو تەبان چرکەی دەژمار لەوەی زۆری عەز دەکرد زادەکردنی تر ئەوی ترمان 2014 11 ساڵ بوو ڕاندەکەش هەر ئامۆزایان برازاکەم ئەش هەلو تەمەنە بوو داوای سێبووری بۆ کە سوکاری قوربانیان بەگشتی دەکەم بە تایبەت ئەو برا ئازیزەم بەداخەوە شەهید بوو نەمبینی ئیتر داوە لە هەموو لایەک دەکەم بە تایبەت شوفێرە گەنجەکان دایک و باوکان بەگشتی هاوڵاتیان لە کاتی لێخوڕیندا سەبر من ڕەحمان سەبر گرتن تەبعاً تو سەبرت گرت ڕووداو نابێ کە ڕووداو نەبوو ژیان خۆش دەبێ دڵ ئارام دەبێ خۆشی لە ژیان دەبێ فەرموو هەر ڕۆژە کارە ساتێک هەموو لەسەر سورعات بێ سەبری بێ سورعاتەکە دەبێ سەبریە باگوتەی پۆلیسی هاتوچۆ ڕووداوەکانی هاتوچۆ لە کاتی شەوان زیاتر ڕوودەدەن و زیانەکانیش زیاترن هۆکاری هەموو ڕووداوانە لێخڕین بە خێرایی و پەلەپەلیە لە زووگەیشتن بە شوێنی مەبەست زۆر جاریش دەفع بوونە سەبارەت بە ڕووداوانە دەچینە هاتوچۆی هەولێر دەمانێت بزانین هۆکاری ئەو هەموو ڕووداوانە لە شەواندا چییە دەبێ ئێمە هەمووان بزانین بە تایبەتی دایکان و باوکان چووکە کاریگەرترین ڕووداوکە کەوتەوە جاندەستدانی چەند مناڵ و هەرزەکارێک بوو لە ڕووداوێکی هاتوچۆ لەسەر شەقامی 6 مەتری دەبێ هەمووان بزانین کە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ هەموو کاتە بۆ شەوە بۆ ڕۆژە بۆ کاتی بەرەبەیانە بۆ ڕۆژی پشووە بۆ ڕۆژی ئاساییشە دەبێ ئەوە بزانین کاتێک ئێمە چەند مناڵێک بەیەکەوە سواری ئۆتۆمبیلێک دەکەین بەبێ سەرپەرشتی گەورەیەک دەبێت چاوەڕوانی کارەساتیش بکەین دەبێ ئەوە بزانین کە ئەوانە نازان لە خوانەوە هەڵسوکەوت بکەن ڕاستە ئەو شوفێرەی کە ئەو ئۆتۆمبیلەی لێخوڕی و ئەو هەرزەکارە بە مەبەست نەبووە نەویستوە ئەو کارەساتە بنێتەوە بەڵام دەرەنجامی هەڵسوکەوت و ڕەفتارە ناسەلامەتەکەی وای کردووە کە تووشی ئەو کارەساتە بێتەوە دەبێ ئەوەش بزانین ئەوە لە بۆ هەمووانە کاتێک کە یاسا و ڕێنمایەکان دەردەچین دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە ئێمە تووشی کارەسات دەبینەوە خۆ ئەو شوفێرە بە بیر و باوەڕی خۆی لەوانەیە وای دانابوو کە تووشی ڕووداو نابێتەوە و ئەوانەی کە پێشتریش تووشی ڕووداو بوونەوە هەمان بیرکردنەوەیان هەبووە بەڵام ئەو ڕەفتارێک کە کردویانە وای کردووە تووشی ئەو کارەساتە بنەوە بۆی ئێمە داوا دەکەین هەموو لایەک هاوکار بن بۆ ئەوەی سنوورێک لە بۆ ئەو خێر ڕەشنەی سەر شەقامەکاندا بنین شەوان ڕێژەی ڕوودا و سەرپێچیەکان دەگوترێت زیاترە لە ترافیک لە شەوێکدا بۆ چەند کاژمێرێک چاودێری بەشێک لە شەقامەکان دەکەین دەمانەوێت بزانین ئەو سەرپێچیانە چین کە ئەنجام دەدرێت
شوفێرانی ئێمە بەداخەوە زۆریان وا بیر دەکەنەوە کە شەو سەلامەتترە و هێمنترە لە کاتێک داوانە لێخوڕین لە شەودا زۆر مەترسیدارترە وەک لە ڕۆژ لەبەرچی چووکە ئێمە بەڕاستی لێخوڕین لە ژێر کاریگەری هیلاشیمان هەیە لە ژێر کاریگەری مادەی سەرخۆشکەرمان هەیە لێخوڕینمان هەیە بەبێ مۆڵەت و کەسانێک کە شارەزایان نییە بێزگەلەوە شێوانمان هەیە بەهۆی لایتی ئۆتۆمبیلەوە چووکە مرۆڤ وەک کە لە ڕۆژ دەبینێتن بە هەمان ئاست و مستەوە لە شەودا نامینێتن یاخود زۆر کەسەیە بە بەرکەوتنی تیشک تووشی شپەرزەبوون دەبێتن بۆیە مەترسیەکان زۆر زیاترن. ڕۆیشتن بە خێرایی و نەوەستان لە چرای سووری ترافیک و ڕۆیشتن بە پێچەوانەی شەقام لەو سەرپێچیانن کە بە ڕێژێکی زۆر دەبیندرێت. طبعا دائما شوفێران کە دەبین چرای سەوز چرکەکانی کۆتاییتی خێراییان زیاد دەکەن ئالێرە ڕێزێک ئۆتۆمبیل وەستاون یەکیان ئۆقرەی نامینێ لەبەر ئەوەی دەبیت دەسرکەی کە چاوەڕێکاتن لە بەرامبەرەوە دەسرکەی چی لێ هات طبعا خەوتن لە خەستەخانە لە بۆ ماوەیەکی دیاری نەکراو زیانێکی زۆری مادی سوپاس بۆ خوا دەتوانین بڵێن زیانی جای نەکەوتەوە مردن نەبوو بەڵام برینداربوون هەبوو و ئەو شوفێرەی کە نەیتوانیت چەند چرکەیەکی تر لەسەر ترافیک لایت ڕاوەستیتن بەلایەنی خەتاباری ڕووداوەکە دانرا. ئەوە شەقامی 6 متریە ئەو دیوایان نەخۆشخانەی پارە ئەو یەکتر بڕ ئەوە لە بۆ لای بازار لەنگە دەچێتن بزانە ئەو ئۆتۆمبیلە چ کارە ساتێکی نایەوە لە 6 متری کاتێک داویستی لە بۆ لای لەنگە پێچ بکاتەوە بەلە ناکاوی پێچی کردەوە بەبێ ئەوی بزانانی ئایا لە دیوی لای ڕاستی چی هەیە. ترافیک سەبارەت بە ئیجرات و ڕۆڵی پۆلیسی هاتوچۆ لە کەمکردنەوەی ئەو ڕوودا و سەرپێچیانە دەچێتە هاتوچۆی ڕۆژ ئاوای هەولێر. لێرە مەفرەزێکی پۆلیس ئامادەن تا دەرچن بۆ چاودێریکردنی جوڵەی شەقام و شۆفێران. هێزێکی ئامادەی پۆلیسی هاتوچۆ سەرەتا لە شەقامێکی سەرەکی شاری هەولێر جێگیر دەبن. ئێستا زۆر شۆفێر هەیە ئەمە دیقەتی دەینی ئەگەر بزانی کارمەند لێران هەیە ڕاوەدەستی سەرپێچی ناکە مەسەلەن مۆبایلی بەکارنانی قایشی دەبەستی لەو شوێنی ڕاوەدەست کا سەرپێچی نییە زۆر جارێ ئەگەر بزانی پۆلیسەکە لێ نییە لە سۆری دەدا یان مۆبایلی بەکاردێنی یان زۆر سەری فەرعی هەیە کێشەی لەو خەڵکی دروست دەکات ڕادەگرێت. بزان ئەوە یەکێک لە ڕووداوەکان بووکە لە شەوی شەممە کەوتەوە ئەو دیمەنە ئەوە تەنیشت ئەندەرپاسی ڕێگای بەحرکەیە ئەوە بە ئاراستەی ئەنکاوە دەڕاتن ئەویان بە ئاراستەی ڕێگای شەقلاوە دێتن بزانە دیقەتی ئەو شوێنە بدە کە بەداخەوە لێرە ڕوودا کەوتەوە تێدا کەسێک جان لێدەستدا 4 کەسیش زامدار بوون بەبێ ئەوەی هیچ ئۆتۆمبیلێک بکەوێتە پێشی بەبێ هیچ پێکدادانە کە بێتن بزانە با دووبارەی کەمەوە لە خۆیەوە کۆنتترۆل دەستداتن ئەو کۆنتترۆل دەستدانە بەهۆی چیەوە دێتن بەهۆی ئەوەی کە ئۆتۆمبیلەکە چێشی کەم بۆتەوە بەهۆی خێراییە زۆرەکەی کاتێک کە ئۆتۆمبیل یاخود هەرتەنێک کە کێشەکەی کەم بۆ بەهۆی خێرایی زۆر بە ئاسانی کۆنتترۆل دەستداتن.
دەست بە لێپرسینەوە لەو شوفێرانە دەکەن کە سەرپێچیان هەیە و بێمۆڵەتن. لێرە چەندین سەرپێچی تۆمار دەکرێت و سزای یاسایی و سەرپێچی کارانە دەدرێت. بەداخەوە لەو چەند شەوەی ڕابردوو تێبینیمان کرد کەەوە هەندێک لە شۆفێرەکان بە خێرایەتێک جا زۆر ڕۆیشت بوون ئەو خێرایەنە وەی کرد کەەوە تووشی ڕووداوی هاتووە بن ئەو ڕووداوانەش بەداخەوە زیانی گیانی تێدا هەبوو برینداری تێدا هەبوو طبعاً ئەوەشیان دەگەڕێتەوە لە بۆ ئیستقلالکردنی ئەو شۆفێرانە پاشەوەی 12 شەو مرور لە شەقامەکان نامێنێ و سەحب دەکاتەوە بۆ شوێنی استراحەت خەڵک ئیستقلالی ئەو موقفە دەکاتن و هەروەها لە چۆلی شەقامەکانیش دەورەی زۆر دەبینیتن کاتێکەوە شەوان درنگانی شەو شەقامەکان چۆل دەبن خەڵک ئیستقلالی ئەو نقطەی دەکاتن و بە خێرایکی یەکجار زۆر ڕاددە بەدەر بە شەقامەکاندا هامۆشۆ دەکاتن و دەبێتە هۆی ئەم ڕووداوانە. ترافیک تەواوی و لێپرسینانەوە نیشان دەدات. دواتر بەشێکی و مەفرەزانە نیشان دەدات با گەڕان بۆ ڕێخستنی شەقام و هاوکاری شۆفێران. لەو کاتەش چەند سەرپێچێک لە شەقامی سەرەکی 120 متری دەبێنرێت و لێپێچینەوەیان لەگەڵ دەکرێت. کاکە مەرحەبا لێبی باشە عەزیزی من لۆ هەڵا دەنج گزۆز زۆرە بەڵێ زەحمە نەوی مسلسەکەمام دێ تەمەشاش دەکەین لزنمانەیە ئیجازەم دێ لەگەر سوورانی لادا لێ تەمەشاچی دەکەین باشە ئێستا سیارەمان دەستگیر کردیا دیارە دەستکاری گزۆزی کردیا ئێستا ئیزراعات لێگە دەکەین نەفەرش لەگە سوار دەکەین و دەیبینە بارەکە. جاسەنیت پێ خوشی من هیچ سپێنیا فەرموون لا دەلایەکی ئەوە لەگەڵی بن ئیجازەت بەسەر چووە کاک زۆرش بەسەر چووە لا دەلایەکی عەزیزی من لا دەلایەکی عەزیزی من ئەوە ئەنجامی ڕەشە هەمی جاسەنی پێنیە خاتون بێ زەحمەت سالیانە مۆڵەت شۆفێریت هەندێک سەوت پێ لێنێ بێ زەحمەت سەوتەکەی سەوتی ئەوە تەماشا هەندێک پێ لێنێ ئەوکە هەندێک پێ لێنێ زیاد هەتا پێدرێم هەتا پێنجی بڕە هەتا پێنجی بڕە هەتا پێنجی بڕە مۆڵەتیش خاتون مۆڵەتی شۆفەری لانیە دەستکاری زۆزت کردیا پسولەکی ئاگادارکردنەوە دەدێنێ ناو ئۆتۆمبیلەکەت مێ خوارێ ئێستا پسولی ئاگادارکردنەوە دەدێن لە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو جۆرە ڕووداوانە یاخود ئەو سوڕعاتانە ئێمە هەستاینە بە دانانی کامێرات داوان دوو جۆر کامێرەمان هەیە کامێرەمان هەیە سابتە و کامێرەشمان هەیە متحرکە و سەرڕای کامێرەش ئێمە فارزش دادەنین کە مەفرەزەکانمان زیاتر زەخت لەوەی دەکەنەوە کەەوە هەندێک شۆفێر هەیە بە بێ مۆڵەت سیاقەت دەکەن یا شۆفێری دەکەن. بەڕێز باشی ئیجازە سەنەوێ بێ زەحمەت مۆڵەتی شۆفێریت بێ زەحمەت مۆڵەتی شۆفێریت بێ زەحمەت ئیجازە سێ بەس تەماشا دەکەیم زانین نزبەکە تا ئەو ڕێژەیە یاخود زیاد کرایە باشە بێ زەحمەت بەس لای شەڕاگرە نزبەکە تاکید دەکەیتەوە باشە فەرمی یەک ساید ڕابگرە ڕێژەکە تا دەست خۆش جاسەنێم دێ کافولایتێکمان لەدا لۆ دەستکاری گلۆپس کردیا ئەو گلۆپانە دەستکاری کرای عەزیزی من ئەو گلۆپانە بیلادی نیە لە قانونی مرور دەڵێتن هەر شتێک ئەگەر بێت و لە سارە نەبوو دەستکاری کرابوو ئەو بە مخالف حساب دەکرێتن لا دەلایەکی ئێستا لێ دەکەینەوە طبعاً ئەو گلۆپەکەەوە دەستکاری کرده بوو ئەو گلۆپە یەکجار بەقووەتە چونکە بیلادی نیە ئەوانەی کە بیلادی نینە دەستکاری دەکەن ئەوە لۆچاوی بەرامبەر یەکجار شەوقی بەقووەتە کاتێکەوە فولایتەکەی پێ دەکاتن ئەوەی بەرامبەر دێتن چاوی هیچ شەقام نابینێتن لۆیە ئەوانە مەمنوعە لە قانونی مرور بە خۆت ئیجازەت هەیە ئێستا بەڕستم پێتە پێم هەپشاندەی لا دەلایەکی هەویەش لەگە خۆت بینە برام ئەوە بێ مۆڵەتی لێ بنووسن طبعاً زۆر بە زۆری ئێستا مخالەفاتانێکەوە دەبیدرێتن ئەنی دیارە کە ئیجازە و سەنوێیان بەسە چووە طبعاً کاتێکەوە ئیجازە بەسە دەچیتن
طبعا وەکو وی حسابەکەەوە بێ مۆڵەت سارە لێ بخۆیتن. برام مۆڵەت لۆ کاتەکە سارەدا ژەغێ دەبی مۆڵەت پێ بیتن ئەم سوان مەسە مۆڵەت هەیە نا ئێوە وەستش لۆکرایە لە 2020 وەست لۆکرایە لەسەر شتیان مۆڵەتی لانیە کەواتە توە مۆڵەتش بێنە بۆ ئەنجمیش. باشە عەزیزی من ئێستا دەنێرمە دایرە دەبی سارەکەت بێ دایرەی. باشی برای بەڕێزم عەزیزی من ئەو لەزگانە مەمنوعە لا دەلای چی لەزگان بێتنەوە. بەڵێ بەڵێ ئاشەفا ممنوعە ئەو ئەمە جیازەشی جام ڕەشمان پێەیە بەس لا دەلایەکی بە جیازەشی دەدەین زان ڕۆژێ چەندە بەڵێ بەڵێ وەرە ڕێ بوار جیازەشی لەو جامێک دەن. ئەو زمانی پشتۆش ڕەشە ئەوانە مەمنوعە. داری نگات باشە عەزیزی من برا لۆها بە سرعات دەڕۆی سرعة ديما سرعات زۆرە لۆ نییە خەتی ڕئیسی خەتی ئەوەی دیتانە ئێستا تەمەشا دەکەن سرعات یەکجار زۆر بوو لۆ هیچ قەلابە کولۆریەک نییە لە 120 لە 80 زیاتر بڕاتن تەمەشاوەکەن ئەمە تقریبا 100 ڕۆیشتین لە پشت ئەو قەلابە ئەمە نەیدەگەیشتنی لۆیە و مخالەفەتی سڕفی مڕوریە. برای بەڕێزم وتمێنی گەورەکە لە خەت سەریعی ڕوودا و ڕوودەدا ڕووداوەکەش ڕووداتنە وەختی لەوانەی کارەسەر باشە دیوارەی مەکە باش باشە عەزیزی من لۆ بۆ سرعاتێ دێک 110 نەبووی زیاتر دەڕۆیشتی و هەروە لە سارەکەت دەنجی هەیە زەحمە نەبی کە بۆش پێلێنێت. ئیدی بەردەوام دەبین و دەمانێت بزانین تا کات درەنگتر بێت جوڵی شۆفێران چۆنە. لەو کاتانەش سەرپێچێکی مەترسیدار دەبینین کە سەرکێشی و پێشبڕکێی دوو ئۆتۆمبیلە. کامەڕ تەقلاش کامەڕۆ تەقلاش ئەوان تێپەڕ دەبن لەو کاتەش با پێ و پلانی پۆلیس دای ڕەشت بوو بە چەند سەد مەترێک دوورتر بوون لەو کاتە پێشیان دەگرن و یەکێکیان دەستگیر دەکرێت و ئەوی دیکە ڕادەکات. عەزیزی من ئەو شەقامە جوانە دروستکرایە لۆی دروست نەکرایە تۆ سابقەیەکی برای بەڕێزم ڕقەم لۆ کردەوە برام ئێستامە دەبینە بارەگای ناو شار وەڵڵا لە بۆ حەجزی. ترافیک ئامانجی پاراستی هەموو شۆفێر و سەرنشینەکانە ئەوەرکەش تەنها بە پۆلیس ناکرێت بەڵکو پێویستی بە هۆشیاری زیاتر.